بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لوتي تشام كردوتەوە لە خزمەتی کتێبە بووم، لەوەتی فێری ئەلف و بێ بووم، خەریکی کتێب خوێندنەوە بووم، بۆیە عەشقێکی زۆرم بۆ دروست بووە لەگەڵ کتێبە. وام لێ هاتووە ئەتوانم زۆر جار دوور بکەمەوە لە ئارەزوەکانی ژیانم، بەڵام بەڕاستی ئەگەر بەتێ سزان ببەی، ئەگەر بەتێ سزان بدەی، دوورم خەرەوە لە کتێب. گەورەترین کتێب، کاریگەریترین کتێب کە کاریگەری لەسەر دڵی من بوو بێ و گۆڕانکاری بەسەر ژیانما هێنابێ تەنها کتێبێکە. ئەویش ئەم کتێبەیە، ئەویش قورئانی پیرۆزە. بەڕاستی هەر چەند کتێب بخوێنمەوە زیاتر خۆشەویستی ئەم کتێبەم بۆ زیادەکە، زیاتر وام لێەکە عەشقی ئەم کتێبە بم، زیاتر وام لێ بکە دڵداری لەگەڵ ئەم کتێبە بکەم. هەرچی سەیری گەردوونەکەم، حتا زانستم زیاد بێ، حتا ئەزمموی ژیانم گەورەتر بێت و درێژتر بێ، گەورەی ئەم پەرتووکەم زیاتر بۆ دەرەکەوێ. چونکە ئەم کتێبە نووسەرەکەی جیاوازە، خاوەنەکەی جیاوازە، خاوەنەکەی ئەڵڵایە. ئێمە کاتێک کتێبەکە نووسین لە دەستپێکە داوای لێبورد نەکەین ئەگەر هەڵەیەکی تێدا بوو، داوای لێبورد نەکەین ئەگەر کەسێک کەڵەیەکی بینی ڕخنەیەکی هەبوو بەنامە بۆمان بنێرێ گەورەمان بکە، تێبینیەکانتان کتێبەکەمان دەوڵەمەنەکە. بەڵام وەکو نووسەرێکی فەڕەنسی کاتێ موسڵمان بوو پرسیاریان لێکرد باشە چی وای لێکردی موسڵمان بی؟ وتی یەکەم لاپەڕی ئەو قورئانە. هەر لە یەکەم لاپەڕە ئەڵێ چی؟ ذلك الكتاب لا ريب فيه. سبحان الله. اینجا ذلك بۆ دوورە، ئیشارە دەکە ئەڵێ ئەو کتێبە دوورە نابینی، ئەوە هیچ گومانی تێدا نیە. ئێ باشە کتێبە بێ نزیک بێ. کاتێ باسی هیدایەتمان بۆ کافرمێ ئین هذا القورئان، ئەم قورئانە نزیکە. چونکە ئەگەر هیدایەت بەخش بێ ئەبێ نزیک بێ لێت، ئەبێ نزیک بیتەوە دەسە بگرێ، کەواتە ئاماژە بۆ چێکە نزیکەکە. بەڵام کاتێ باسی ئەوەکە کە گومانی لەسەر نییە، کە مرۆڤ دەستی ناگاتێ دەستکاری بکە، دووریە خاتەوە، فەرمێ ذلك الكتاب، چونکە زۆر دوورە لە دەستی مرۆڤ. اینجا ئەزمموی هەمە کاتێ ئەیخێنە ناو کتێبێک، ئەگەری هەڵی تێدایە، ئەگەری پەشیمان بوونەوەی تێدایە. چەند کتێب نووسراوە دوای خاوەنەکەی پەشیمان بووەتەوە لە نووسینی، دوای بۆی دەرکەوتووە هەڵە بووە. گەورەترین بلیمەتی جیهان لە گەردون ناسیا کتێبیان نووسیوە، 1000 ساڵ قسەکانی ئەوان بوونەتە بنەمایەکی گشتی بۆ زانست، دوای 1000 ساڵ دەرکەوتۆ غەڵەت بووە. یەکێک لەوانە بۆ نمونە ینی سەنتەری زەوی، کە زەوی سەنتەری گەردون بێ لە زەمەنی بەتڵی مۆسەوە تا زەمەنی کۆبەرنیکۆس تێکڕای زانایانی جیهان لەسەر هەڵا ڕۆشتبوون، ینی کۆدەنگی زانایانی جیهان زیکەی 1000 ساڵ. کۆبەرنیکۆس هات دەری خزوەتی نەبابە زەوی سەنتەری گەردون نییە، چقی گەردون نییە، گەردون زۆر فراوانترە لەوەی ئێمە تەسەوڕیەکەین. بەڵام و قورئانە لە یەکەم لاپەڕەیە فەرمێتی فەرمی هیچ گومانی تێدا نیە، هەڵەی تێدا نیە، پەشیمان بوونەوەی تێدا نییە. اینجا هەر کتێبێکە نووسی قسە لەگەڵ ئاستێکاکە، ئاستێکاکە. کتێبمان هەیە بۆ مناڵان، بینیتەوە نیە؟ چیرۆکی مناڵان. کتێبت هەیە بەس ئەهلی پسپۆڕی زانستێکی دیاریکراونە بە کەس لی تێ ناکە. ئێستا کتێبەکانی ئەنیشتاین سە بۆ نمونە نووسینەکانی لەسەر چی؟ لەسەر ڕێژەیی گشتی و ڕێژەیی تایبەت، ینی نسبەتی خاص و نسبەتی عام دەفەرمو ئەوە کێ لی تێگا؟ بۆ کێ دانراوە؟ بۆ فیزیاناسەکان، بۆ فیزیکەکان دانراوە. خەڵکی دیکە تەقەی سەری نازانێت چییە. کوانتم کێ لی تێگا؟ ئەهلی پسپۆر تێگا. باشە کتێبێک دەربارەی بۆ نمونە ڕێزمانی زمانی عەرەبی کێ لی تێگا؟ پسپۆڕانی زمانی عەرەبی. کتێبێکە لە ڕێزمانی زمانی کوردی. کەواتە هەر کتێبێک بۆ چینێ دانرێ. جاری وە چینی مناڵە، جاری وایە چینی نەخوێنەوارە. کتێبێک بۆ نەخوێنەواران دانێ حکایەتیان بۆ بجێڕیتەوە، یەکێک خوێنەوار هەبێ بیجێڕێتەوە بۆیان، وەکو حکایەتی بەراگردان وەنیە. بەڵام سەرکەی ئەم کتێبە قسە لەگەڵ مناڵەکە، قسە لەگەڵ گەورەکە، قسە لەگەڵ پسپۆرترین پسپۆڕەکە، قسە لەگەڵ نەخوێنەوارەتی نەخوێنەوارەکە.
قسە لەگەڵ کەسێکەکە پێش 1400 ساڵ ژیابێ، قسە لەگەڵ کەسێکەکە دوای 1 ملیار ساڵیش بژی، ئەبەدل ئابدین بژی، هەر قسەی لەگەڵاکە. قسە لەگەڵ نەخۆشاکە، قسە لەگەڵ پزیشکاکە، قسە لەگەڵ ئەندازیاراکە، قسە لەگەڵ هەموویاکە. وەکو جیفری لانگ، زانایەکی بلیمەتی ماتماتیکی ئەمریکیە، ئەڵێ لەبەرچی موسڵمان بووم، ئەڵێ قوتابیەکەم هەموو جارێکیان بە دیاری کتێبێکی پێخەڵات کردم، ئەوی سەرەکەم وەرگێڕانی قورئانی پیرۆزە بۆ زمانی ئینگلیزی کە خوێنمەوە، ئەمە چی ئەمە؟ لە جیاتی ئەوەی من قسەی لەگەڵا بکەم، قسەم لەگەڵاکە، ناخمە خوێنێتەوە، هەست دەکەم ئەم کتێبە خاوەنەکەی لەگەڵ منە ژیاوە، ئاگەی لە من بووە، وردەکاری ژیانی من کە خۆم ئاگام لێ نییە زۆر، سەرکەم قورئان پێمەڵێ کاتی باسی کێشەی دەرونیەکە، کاتی باسی گرفتەکان، گومانەکان، ئەو گومانایی لە مێشکمایە لە قورئانە هەیە، تۆماری کردو وەڵامیداتەوە. ئەمە چییە؟ ئەڵێ پێشەوەی بیخوێنمەوە، پێشەوەی من پیت بیت بیخوێنمەوە، سەرکەم قورئان منە خوێنێتەوە. بۆیە بەڕاستی ئێمە تا ئێستا منداڵین لە مامەڵەکردن لەگەڵ قورئانە، منداڵین لە تێگەشتن لە قورئان، با سمێڵ و ڕیشیشمان سپی بوو بێ، با پشتیشمان چەماوە بوو بێ. خۆی گەورەترین کێشەیەمە لە مامەڵەکردمان لەگەڵ قورئانە تا ئێستا بیرمان نەکردوێتەوە، ئەو قورئانە بۆ خوێنینەوە. زۆر جار بەداخەوە وای لێ هاتووە قورئان ستەمێکی گەورەی لێەکەین، کاتێک تەنها وەکو تابلۆیەکی جوان ئاەتێکی پیرۆز بە خەتێکی جوان ئەنووسین و هەڵێواسین، ئەو کارێکی باشە، بەڵام قورئان بۆ نەهاتووە. یاخو لەبەر یەکەین، لەبەرە کرد نوسخەیەکی قورئان زیاد بوو، بە جوانترین شێوە قورئان چاپەکرێ، نوسخەیەکە زیاد کرد، چیت کرد؟ چ گۆڕانکاریەکە بەسەرەوە کەزاهێنا. بۆیە قورئانە فەرمێکی یا ئەیها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور. ئەمە چارەی گشت نەخۆشیەکانی ناختە، هەرچی نەخۆشی ناوەکی هەیە و دەرەکی هەیە، هەر هەموو چارەیەکە. لێرە باسی نەخۆشیەکانی ناوەکیەکە، نەخۆشیەکانی ناختەکە، ناختە خوێنێتەوە. بۆ کەسێکی تووڕە ئەگەر بیەوێ ڕزگاری بێ لە تووڕە بوون، لە هەڵچوون، با قورئان بخوێنێتەوە، بزانە چۆن باسی تووڕەبوونەکە، چۆن کۆنتڕۆڵی ژیان دەکا. بۆ کەسێک کە مشتی گیرابێتەوە و دەستی گیرابێتەوە بەخیل بێ، قورئان بخوێنێتەوە، بزانە چۆن چارەسەری چیمان بۆکە، بەخیلیمان بۆکە. بۆ کەسێک کە نەزان بێ، بزانە چۆن هێرشە کاتە سەر نەزانی و چۆن دەستی ئەگرێ بەرەو زانین. تەنها کتێبێکە گرنگی بە زانستدا بێ، کتێبی ئاسمانی و کەی لە ئێستا هەیە، بداخەوە دەستکارێکی زۆر کراوە، تەنها کتێبێکە پێمان بڵێ تا دوا چرکەی ژیانت داوای زیادبوونی عیلم بکە، وەقل ڕەبی زیدنی چی؟ ئیمانە، عەمەلە، چی؟ نەنا، ئەفەرمێ عیلمە. چونکە ئەگەر ئەم عیلمەت زیاد بوو، تا دوا چرکەی تەمەنە دەبێت دڵداری لەگەڵ عیلما بکەیت. دوا چرکەی تەمەنت حەز بکەی عیلم زیاد بێ. هەمیشە اینجا پێشماڵە لە چی؟ قورئان پێمانە فەرمێ وما أوتيتم من العلم إلا قليلا. يعني زانستی گشت بوونەوە بە فریشتەکانەوە، بە مرۆڤەکانەوە، بە جنۆکەکانەوە، هەر هەمویان کۆ بکەیتەوە کەمێکی کەمە. ئەبێ داوای زیاد بکەی، ئەزانی داخی داخانم خەڵکی تا پارەیان زیاد بێ هێشتا هەر تێر نابن. بەڵام حەقیقەت لە چیایە؟ کەسی عاشقی عیلم بێ، حتا عیلم زیاتر فێر ببێ، زانست زیاتر فێر، زیاتر توێنێتی بۆ عیلم زیادە بێ. توێنێتی ناشکێ بە عیلم، کەسی عاشقی عیلم بێ توێنێتی ناشکێ. گەورەی قورئان لە کاتی خوێندنەوە و کاتی نووسینە، کاتی هەر بابەتێکە نووسی، کاتی هەر بابەتێکە خوێنیتەوە، بێ قورئان لە پێش چاوا بێ، بۆی بیت کەیتە گەورەترین سەرچاوە بۆ ژیانت. قورئان زۆر جار پێمان لێ بۆ نمونە قورئان کتێبێکی فیزیایی نییە، قورئان کتێبێکی طبی نییە، قورئان کتێبێکی کۆسمۆلۆجی و ئەسترۆنۆمیک نییە. باشە، بەڵام چەندها بابەتی ئەسترۆنۆمیک و کۆسمۆلۆجی و فیزیایی تایە. یعنی تا بۆ ئەوە نەهاتوە، خۆی بۆ هیدایەت هاتووە. بەڵام ئەزانێت تۆ
ڕێگاکانت بۆ گەشتن بە خوددا زۆرن. جارێکیان لە ڕێی فیزیاوەیە بۆ دەستەگرێ ئەدوا بۆ لای خۆی، جاری وای لە ڕێی کۆرپە لە ناسینەوە دەستەگرێ ئەدبا بۆ لای خۆی، جاری وایە لە ڕێگەی مێژووە بوو. خوێندنەوەی شارستانەکانی پێشوو پند و عیبرەت وەرگرتن لە هێزەکانی پێشوو، هۆزەکانی پێشوو، گەلەکانی پێشوو لەوێوە دەستەگرێ، جاری وای بە تووڕەی دەستەگرێ، جارێ بە نەرمی دەستەگرێ، تووڕەیەکەیشی پڕە لە پێکەنین ئەدگریێنێ، بەڵام بە پێکەنینەوە دگریێنێ. یانی چی بە پێکەنین؟ یانی هەستەکەی ئەو کەسێک کە ئەدگریێنێ زۆر دڵسۆزی تۆیە، زۆر میهرەبانە لەگەڵ توە. بۆیە بەڕاستی من ئامۆژگارێکم هەیە بۆ هەموو تاکێک دڵداری لەگەڵ عیلما بکەن، تا نەگەنە ئاستی دڵداریکردن و عەشقبازی لەگەڵ عیلما ئەو میلەتە سەر ناکەوێ. بۆ هەرچی ئەوەی ئێستا لە گردوو نایبینی بەرهەمی کتێبە، بەرهەمی کتێبە، ئەو کتێبانەی چاپەکرێن بەرهەمی کتێبە، ئەو کاژمێرەی دەسی من بەرهەمی کتێبە، ئەم جلوبەرگەی من بەرهەمی زانست و کتێبە. ئەگەر زانست و کتێب نەبێ نەمانەزانین جلوبەرگ دروستکەین، نەمانەوێت ئۆتۆمۆبیل دروستکەین، نەمانێت فڕۆکە دروستکەین، نەمانێت ئاو پەرداخێکی بۆ دروستکەین و بیخۆینەوە. باشە چی ئێ بە خەیاڵ تا بەرهەمی چییە؟ بەرهەمی کتێبە. دوو خاڵی گەورەی دووەمیان ئەوەیە کەسێک کە کتێبێکە نووسێ تەمەنی خۆی لەسەر داناوە، یعنی ئەزمموی ژیانی خۆی لە چەند دێڕێکە، لە چەند کاغەزێکە پەڕاوێکە پێشکەش بە تۆکە بە بەلاشی خوێنیتەوە. هیچ سەردەمێکیش ئەوەندەی ئێسا زانیاری بە بەلاش بە هەرزان پێشکەش بە وڵاتی ناکرێت. هەر بڕۆ ئینتەرنێت بکەرەوە چ بابەتێک ئێ بە خەیاڵتە کلیکێک لەسەر شێر گوگڵ بکە هەمووی پێپشانەدا، لە چرکێکە بە هەزارەها و مەلایین داتات پێپشانەدا. باشە یعنی کەواتە ئێمە کەسێکی مامۆسایەکی گەورە، مامۆسایەکی وەکو مامۆسا عەبدولکەریم مودەڕیس، ینی دەرەجەی عالی بێ 105 ساڵ تقریباً تەمەنی کردووە. لە ڕێگەی کتێبەکەیەوە هەرچی بەرهەمی ژیانێتی خسوتە ناو کتێبێک باشە پێشکەش جەنابەتیەکە. مامۆسا گەورەکانی دیکە، ینی ئەو بلیمەتان ئیمامی غەزالی من لێ ناشارمەوە بە درێژایی مێژووی، ینی مێژوو جگە دوای هاوڵان باشە دوای ئیمامە گەورەکانی چوار مەزەبەکە کەس کاریگەری لەسەر ژیانم نەکردووە وەکو مرۆڤ بە ئەندازەی نووسینەکانی ئیمامی غەزالی. باشە ئیمامی غەزالی لە کاتێکە تەمەنێکی زۆر کورت ژیاوە، لە 505 کۆچیە وەفاتی کردووە. باشە چەند ساڵە نزیکەی 1000 ساڵەکە، باشە 900 ساڵێک کەشتێکی ئاواکە لە پێشەسە. بەڵام سێرەکەی ئەو هەموو عەقڵیەتی خۆی خسوتە ناو کتێبێکەوە، ئەو پێش 950 ساڵ ژیاوە ئێستا کتێبەکەی لەبەر منایە، لە بەردەم نایە. ئێستا مانوبوونەکە و عەقڵە گەورەکەی غەزالی لە بەردەم منایە ئیسفادی لێکم. دەتخوا گوناه نییە بە مەلایین بلیمەتی جیهان عەقڵی خۆیان خسوتە ناو توێی کتێبێکەوە بەرهەمێکەوە پێشکەشی پێ ئێمەکەن ئێمە بڵێن وەڵی نایخوێنینەوە. وەکو چی وایە؟ وەکو دەوڵەمەندەکانی جیهان، ملیارێرەکانی جیهان سەرۆت و سامانەکەی خوان بڵن کاکە و ئێمە نامانەوە سەرۆت و سامانەکەمان بۆ جەنابەت بڵێ وەڵای کاکە من نامێ. لە کاتێکا جەنابەت برسی بین، هەژار بین، نەدار بین، وڵای پارۆ سەرۆت و سامانە ئەو مزێڕ و گەوهرەمان ناوێ. ئەخرەمە چییە؟ خاڵی سێمیشیان تەنها شتێکە تا لی بەخشی زیادەکە. ئەوە جگە سەرۆت و سامان لای خۆدا زیادەکات و پێت خەڵاتەکە، بەڵام سەیری عیلم بکە. ئەگەر نەیبەخشی عەقڵت جامە بێت. ئەو هەموو عیلمەی لە مێشتا هەیە خوێندوتەوە، ئەگەر بە خەڵکی نەبەخشی نامێنێ، بەڵام تا زیاتر بە خەڵکی بەخشی ئەویش زیاترە بێت، ئەوی زیاترە بێت. بە خوێندنەوە بە دڵداریکردن لەگەڵ کتێبە، بە عەشقبازی لەگەڵ کتێبە مێشکمان جام نابێ. ئەو کەسانی کە کتێب ناخوێننەوە، ئەو کەسانی مێشکیان کارا ناکەن، ماوەکی پێچێ بەرە مێشک چیە؟ و هەموو خانانەکە کە کاریان پێنەکەی بلۆک ئەبن، وەکو بلۆکیان لێ جامە بن. باشە ئیتر کاریان نامێنێ، ئەکسپایرە بن خانەکانی مێشکت.